وە بڕیارە نۆی مانجی داهاتوو لە وڵاتی جەزایر پاڵەوانتی پایسکردسواری وڵاتانی عەرەبی بەڕێوە بچێت بۆ ئەم مەبەستە شەڕژاردەی عێراق بە سوارتی بەشداری ئەم پاڵەوانتێ دەکات و بە 3 قۆناغ خۆی بۆ ئامادە دەکات. لە ئێستادا تیپەکانی ئەو هەڵبژاردە لە نێو قۆناغی یەکەمی خۆئامادەکردنەکەاندان تیپەکانی کچان و لاوان و تازە پێگەیشتوانی کوڕان لە هەولێر مەشقەکانیان ئەنجام دەدەن و پێشکەوتوانی کوڕانیش لە دیوانیە. 19 ئەم مانگەش بەڕێ دەکەون بۆ جۆرجیا بۆ قۆناغی دووەم و قۆناغی سێمیش 3 ڕۆژ پێش دەستپێکردنی پاڵەوانتێکە لە جەزایر ئەنجام دەدەن. تیپی لاوانی هەڵبژاردەکە بە سەرپەرشتی ڕاهێنەری یانەی هەولێر موسا موحسین ڕۆژانە مەشقەکانیان لە هەولێر ئەنجام دەدەن و بە 7 یاریزان کە 4یان کورد و 3یان عەرەب بەشداری یاریەکانی ڕێگا و دژی کات و تراک دەکەن. ئێمە وەک هەڵبژاردەی لاوانی عێراق ئێمە تاوان جوایزی لە هەڵبژاردەکانی دی ئێمە 3 پاڵەوانتی بەشداری دەکەن لەو پاڵەوانتی بکە پاڵەوانتی ڕێگا و پاڵەوانەتی کاسی اتحاد عەرەبی لەگەر عوزمار کە دەکات تراک ئەمە بەشداری لەو پاڵەوانتیان دەکەین و تیپەکەمان لە 7 یاریزان پێگاتەوە 4یان کوردە و 3یان عەرەبە. تیپی تازە پێگەیشتوانیش بە هەمان شێوە بە 6 یاریزان خۆیان ئامادە دەکەن بۆ یاریەکانی تاچی گشتی و دژی کات. بەنسبەت تازە پێگەیشتوان بەس بتوڵای عەرەبیان هەیە یەک جۆرە سیباقە تراک و تەوافمان نییە بەس دوو جۆرە سیباقە دژی کاتە و تاکی گشتیە. ئێستا 6 یاریزان ماون هەرو 6 یاریزانش ئینشاڵڵا سەفەرەکەن یاریزانەکان لە ئاستێکی بەرزدان و لە ئەلتیزامێکی باشدان الحەمدوللا ئاستیان زۆر باشە و بەرەو پێش هەڕۆن. یاریزانانیش بەورەیەکی بەرزەوە مەشقەکانیان ئەنجام دەدەن و بە هیوای ئەوەن بە ئەنجامی باش سەری کوردستان و عێراق بەرز بکەنەوە. من وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق خۆمان ئێستا لەناو مەشق قورآنەکان دایم بۆ بەشداریکردن لە بتوڵەی جەزایر پاڵەوانتی عەرەبی باش خۆمان ئامادە کردووە و یاریزانەکان زۆر بەورەشی بەرزەوە خۆیان ئامادە دەکەن و ئینشاڵڵا نەتیجەیەکی باش دێنین و کەم و کوڕەکانیشمان بەڕاستی ئێستا لەگەر ئەو وەزعی بەڕاستی بەپێی پێویست نییە خۆمان هەموو دەزانین ئێمە هەر بەردەوام دەبین لەسەر مەشق قورئانەکەمان ئینشاڵڵا سەری هەموو کورد و عێراق بەرز دەکەن. پاڵەوانتی پایسکردسواری عەرەبی لە وڵاتی جەزایر بە بەشداری زۆربەی وڵاتە عەرەبیەکان لە 9 مانجی داهاتوو دەست پێ دەکات و ماوەی 14 ڕۆژ دەخایەنێت لە 22 هەمان مانجیش بە کۆتا دێت. ئەوەی جێگای ئاماژەیە یاریزانان و یانە کوردەکان بەردەوام لە پلەکانی پێشەوەی ڕێزبەندی خولەکانی عێراقدان و لە ئێستاشدا پشتی شێریان بەرکەوتووە لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر.